بە جۆرەی ئاماری پاسەوانی سنووری فینلاند لە مانگی 11دا زیاتر لە 900 پەناخواز لە وڵاتی وەک کینیا، مەغرب، پاکستان، سۆماڵ، سووریا و یەمەن لە رووسیاوە چوونەتە ناو فینلاندەوە. پێشتر ئەم ڕێژەیە لە ڕۆژێکدا لە یەک کەمتر بوو. تا 24 11 فینلاند هەموو دەواازە سنووریە فەرمیەکانی خۆی داخست بوو جگە لە یەکێک نەبێت. هەروە ڕۆژی پێنجشەممە دەواازەی ڕاجا گۆسێپی کە لە ناو بازنەی جەمسەری باکووردا مابۆوە داخرا و تەواوی سنوورەکەی داخست. ئەمە سەبارەت بە دەستێوەردانی رووسایە و ئێمەش قبولی ناکەین. لە چەند ڕۆژی ڕابردوودا تێگەیشتنێک پەرێساندووە کە ئەمە چالاکێکی ڕێکخراوە نەک حاڵەتێکی فریاگوزاری ڕاستەقینە. چارلی ساڵۆنیۆس پاستەرناک شارەزا و شرۆڤەکاری ئاسایشی فینلەندا دەڵێت رووسیا هەڵدەدات کۆچبەری وەک چەک بەکاربهێنێت. چاوپێکەوتن لەگەڵ کۆچبەران هەیە کە دەڵێن هەندێک لەو کەسانە بژاردەیەکیان پێدراوە یان بچنە بەرەی ئۆکرانیا یان سواری پاز یان بار هەڵگری سەربازی بن بەرەو بازنەی جەمسەری باکوور یان بەرەو باکووری زیاتر و پاشان ئەوان دەبێت پاسکل بکڕن و هەوڵی پارینەوە بدەن کەواتە ئەوە بە پێی پلاندا ڕێژراوە کە دەسەڵاتدارانی رووسیا چۆن ئەو کاریان کردو. ساڵۆنیۆس دەڵێت کارەکانی رووسیا وەک تۆڵەسەندنەوەیەکن بۆ پەیوەندیکردنی فینلەندا بە ناتۆ دوای لەشکرکێشی مۆسکۆ بۆ سەر ئۆکرانیا کە کۆتایی بەدەیان ساڵ لە هاوپەیمانی نەکردن هێنا. رووسیا فینلاند بە وڵاتێکی دوژمن دەزانێت. پۆڵەندا پێشنیاری نردنی ڕاوێژکاری سەربازی کرد بۆ یارمەتیدانی هەلسینکی بۆ چاودێریکردنی سنوورەکان، بەڵام فینلەندا ڕەتی کردەوە. پۆڵەندا بێلەرووسی تومەتبار کرد بەوەی لە ساڵی 2021دا هەزاران پەناخوازی بۆ سنوورە هاوبەشەکانیان ناردووە. رووسیا ئەو تومەتانە ڕەتدەکاتەوە کە گوایە ئاراستەکردنی ڕۆشتنی کۆچبەران دەکات بۆ سنووری فینلەند. لەوێ هیچ هەڕەشەیەک نییە، لە ڕاستیدا هیچ گرژیەک نییە. ڕەنگە گرژی کاتێک سەرەڵ بدات کە یەکە زیادەکان لەسەر سنوورەکەمان چڕ بکرێنەوە، چونکە فینلاندیەکان دەبێت بەڕوونی ئاگاداری ئەوە بن کە ئەمان مەترسی لەسەر ئێمە دروست دەکات. سنووری نێوان فینلەند و رووسیا نێزیکەی 1340 کیلۆمەترە. نیگرانی ئەوە هەیە کە ڕەنگە هەندێک لە کۆچبەران هەوڵی بەزاندنی سنوور بدەن بە شێوەیەکی نایاسایی و ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە. پلەکانی گرما بۆ 25 پلەی ژێر سفر دابەزیوە. جارێکی تر وای لێ دێتەوە. زۆر ناسڵامەتە بۆ هەر کەسێک کە هەوڵی بەزاندنی سنوورەکە بدات. بۆیە ئەم ترسە هەیە کە دەست بکەین بە بینینی ڤیددیۆ یان وێنەی ئەو کەسانێک کە تازە لە چۆلەواریدا سەرما بەستوو بنی. فینلاند دەڵێت لایەنیکەم بۆ ماوەی 2 هەفتە سنوورەکە بە داخراوی دەمینێتەوە. ئەستۆنیا لەم هەفتەیەدا وتی ئەویش ئامادەیە سنوورەکانی لەگەڵ رووسیا دابخات ئەگەر لێشاوی زۆری کۆچبەران ڕووبدات و هاوڵاتیانی خۆی لە گەشتکردن بۆ رووسیا ئاگادار کردەوە. بۆ هێنری ڕێچوەل، حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.